من سۆفیم لە شوارتسڤالدی ئاڵمانیا گەورە بووم. ژیانی من لە نێو دارستانە سەوزەکان و پیاسە درێژەکاندا تێپەڕی. لە زانکۆی بەرلین کوڕێکی کوردی بە ناوی ئاراسم ناسی. ئاراس باسی چیاکانی کوردستان و هەڵپەڕکەی ژێردارە بەڕووەکانی کرد. ئەو گوتی گەورانی خێزان وەک دارە بەڕووە کۆنەکانن. هەستم کرد گرنگی خێزان خاڵێکی هاوبەشی قوڵە. بڕیارمدا بە کوردی لەسەر کلتوری هاوبەش لێکۆڵینەوە بکەم. لە یوتیوب ڤیدیۆیم لەسەر کلتوری کوردستان دۆزیەوە. من هەر ڤیدیۆیەکم دەجار بە دوای یەکدا تەماشا دەکرد. من وشەکانی خێزان ڕێزگرتن و سروشتن بە دەنگی بەرز دووبارە دەکردنەوە. دەنگەکانی کوردی لە ژووری منی بەرلین دەنگیان دەدایەوە. بەهۆشی دەست کرد. ڤیدیۆ ئەنیمەیشنیم دروست کرد کە هەردوو کلتورەکان بە یەکتر دەگەیاند. هەر وشەیەکی نوێ ڕێگی ئەمدارەی قوڵتر دەکرد. دوای 6 مانگ گەیشتمە ئاستی ئەیەک. کلتور و زمان وەک ڕووباری جیاوازن، بەڵام هەموو لە دەریای مرۆڤایەتیدا یەکدەگرن.